لە ڕیزی شەکرا خواردنەوە شاریەکەم قوربانی و خوایە لە هەموو شتێکەکەمی تو زۆنی حاڵە قوربە و سەرم ماکی مەلاکە شەکاتەوە گاگە کۆڵ بە کۆڵ مواد لەگیان سۆنەی مەزەر قەبرمە بەڵێدەنێ لە داری ژاڵە مەگالە مزگە خوابرم ڕوو هێشتا لە ماڵ لە شەوان تا بەیان بەدەم خەمەوە فرمێز نەیادی دڵە گیان تۆکەمە جام خواردنی ئەلە هەرسە با بڕۆن شەوگەر نەیماوە بێتاقەتی تۆم دەشە گیان خەولێم زرا بڕۆن بە پاڵە و بەرداوە بەیانی بەرنامەمانەیە تۆ ئازا و گۆرانی ناخۆش بڵێ چۆن سێر دەکا بێمەلی خۆی حازرەکە بەرنامەکە بەعکسە بیگرە کۆتای فیلم لایبە وەڕن لایبە وار بووی خێنا لێبە لایبە سلام ورحمة الله کەی ڕێکەوی لەگەڵیا کەی لێمە زاگە خۆینی گایلەکە خۆشی ئاگا بە قورئان هاتم بۆ سەر چاکردن میوانی میوانی بری ها میوانی بری میوانی خۆمە یەک سەعاتە من هاتم بۆ بابا کۆلۆ لەگەڵ خەڵکی ترە هەی نابووە چێڵە چم خۆم نەشەمترا هەستانەوە کۆن کردوە خاڵی خیانەتم لێکەی دەشتا کە دڵە کەپڵەکە پیسە نا برسی نابوو کاڵ خیانەتم لێکە ڕۆژێ پۆز ناکەم سە نامێت کاکە ئێمە لەگەڵ تویا دڵمان خۆشە وایە وە کە پۆچیشانەکەی ئەکتیڤ نابن بچێتانێڵە ڕۆژێ پۆز ئاوات ئەن ئاوا شانسی زۆر زۆرە چێ تۆ شانس بە 250 لە جزی من تویا ڕاست دەکە تا ئیستا بۆم دەرنەچووە ئەو هەموو مەکری بۆ خوشکە زابرازان و بەشم تیای بڵێن لەمە بێ شانستر تۆی برام دعوەتی توین هەدی باسی وەستەکەکەم برام ئەگەر داواتی مداوی چێکەی گۆشت و قۆزی و قەت ئەگەر داوەتی خۆبی یەک فەلافل خوازە نەبێ فەلافل دیکە بەسەفەی ئەگەر داوا دانێرو قوربانی ئەو ویشدانە بم پارەکە چەند بوو؟ 25000 کاشەورم 2000 دانێ و دانشێکی 12 نەچی پارە بێ لەمە وەلا بۆ وەڵا چاکی سپادی کەوتە وەڵا 2000 دانێ تو دانشێکی 12 خزمەتدارم قوربانم جەرگە گیان تۆ باشی ئەحواڵێ ماڵەوە چۆنن جەرگە شەبەکە و نییە برام ڕۆحەکەم شەبەکە و نییە شەبەکە گۆ لێمە دایەخەمە بۆ دەکەمەوە بەیانی بەرنامانە گۆڕایمان بڵێ دەبەستەکەکە نەبڕا لێلی لێلیە ئەو گۆرانەیە خۆشەکە زانین چی بەیانی بەر کە باکارە بە دیجێگە بین تاو ئایکە بە دوری خۆمان خۆشەکە زانین لە چیە بەیانی ناتوان لێ تووڕە بێ بەرچاوانەیە نەخۆشین بەرنامە ئێستەکەم کەیکە خۆڕنیم تیا زۆر ناخۆش
ماما كودو عزنا باين بنا باينجان بنا باشا برام نايخوا حزيلتي 5 كيلو باينجان بنا باشا نايخوا تخوا غناحه ماما رزق بايدار ماما ما فيتو مني جداري سڵاو هاوڕێیان هاتنەوەلاتان لە پرۆگرامی میلیانی شیرین و شەکر لەگەڵ هونەرمەند و ناودار و کۆمیدی کاکە پاشەویست گۆرانی بێژ و دڵخۆش کاکە کارۆی ئەزیز و خۆشەویست پرۆگرامەکانی وایە جامە کوردیان پرۆگرامان کاکە کارۆ ئێوە وەکو هونەرمەندان وەکو دڵخۆشان تا ئێستا چەند نێتوانی وتانە تعبیر لە پەرچەم و قژ و پشتە من و زۆڵف و قەناغزیان خەڵکە بکەن ئایا کاکە پاشا تۆ برا میوان وەرناگرم تۆ تا ئێستا خۆ دۆزیوەتەوە لە گۆرانەکانی پیاوەیە دەست خۆش کورتنی وەڵام ڕان زۆبێ زۆتان پرسیارەکەن هەرێکێک لەو برادران بۆ دیارین تەنیا و تەنیا ئەوەی لە بەوەنی ئیشۆ ناتوانم سا بۆ نمونە کاکە میران شەمە تا پێنجشەمە ڕابۆیش تا سەعات 9 دوایتەڵە بۆ لەگەڵ یەکان نەمانی کاکە تۆ لەگەڵ ئێمە کوا لەوایە ماوەی لەگەڵ ماماوە لەگەڵمان نەماوە بۆ قڕبە و سەرۆ بە حەیاتی دانی بە ئاواتانە ناوە بزانە لە چی بۆ بڕی ناڵێ و بەرە وڵاو ژیان نێمێتیان بە ناشکوی نێوێت خۆمان هیلاک و مانوش بە ئیش وەرە وەڵا شانسەکەی توێ تا دوو ڕەشتی سەڵتەکەیەوە لە مشکوان وەڵای خۆشترین سەوتەیە وەڵڵی قوربانەوە دڵا بم نانا من وەکو خودی خۆم پشگیری دەکەم من شانازی بیاکە بەخوا بۆ قورعانکە بێدەنگە بێ خۆشترین دەنگی داوان تەناو بۆ خۆشی ئەمە بینی برادرایەتی هیچ نامیرە سەوتی خۆشیان نا وایە دەست لە کاری خۆمان کارۆی دڵ چۆن حەبەس سڵاوڕێیان ئەوە لە میرانی شیرین و شەکر وەرم کرد بۆ خۆم ئینشاءڵڵا ترەوە ڕەمەزانە لەبەر دڵی ئەو برادە بە خۆشەویستانەی تر واز لە گۆرانی هێنم بەس ئینشاءڵڵا هەرەی لەم شتی ئاینی ئەڵێم وتارە خوێنەم ئینشاءڵڵا بۆتان کاک میرانە سۆڵی خۆ لە من 14 سەعات بە ڕۆژوو بم جۆر لە سەڵتی کەوتم برا شتی ئاینی ئەڵێم ڕۆژۆکەشمە پێ بەتاڵەکەیتەوە ناڵی لەوەشە خۆیا ڕەسوڵەڵا ئەخمان پاشا لەگەڵ مایەوە قوربانی یا ڕەسوڵ الله بین هەمومان بەڵام من یەک مانگە ڕێک واز لە مۆبایلێنم حاڵ نییە کاک هەرێڵێ بۆ خوارێڵێ میرەی چیە سەر ڕۆشن سپی بووە سەڵتی کارۆیە قەدیە کاک نانار خۆمای بوو نیە دەم وایە سەرۆشم زۆر زیستی وەرە چی بۆ تاوان ناسی و بە ئۆرزیا ڕۆژی خەڵگەوت خوا و باخە پاش بەخوا پارۆ شێوازە نەبوو سەر بە شوێن ڕەشا گەڕ ها بەس ئەوەی لێکەمی سپی لە ژێرەوە ما بە سپیتر بێت جوانتر بێت وا گەورەیە بۆی سنابەڵای نەجوڵە سێکی گردووە لاچوو بەخوا لەرزێ لای بەتانێ نێرە بکار ئەڵێ جمهور تەسویرەکە چی لێیە کارە چۆن سنابەکە ئەدەی تەسویرەکە چۆن دەرەچێوەرە تەسویرەکە هەمێ چەناگێ ئەوە تەنگەشتێک بی ناکە لێ بۆ چوار تاک لێ بۆ کاکە باشە باشە ئەڵەزم باشێ سەلامی پاڵە کۆزگا نابوو ئەدەی وەڵا گەلجەر
بەزین دەستکاری و اینجا ناناکە ئەها عەلەیکە سەلام السلام بخير بك خێر بێخۆ کۆڵە نێ ئاشکارێ وەزان بەختم ڕەش بوو کورە بۆ ئافرەتە بێ زوویان وت یەکە پیاڵە بشکێنێ ئاش بشکێنێ تاخیرە مدی نازانە بەکارێنە خۆشەویستی لێمە دەردت لە ماڵم خاوەر ڕۆژەم بوویتایە بۆ لێ نامایە ساوەر جاروبار بۆ تێکرمایە یەک دوو چار لەسەر ماوەر مناڵێکیشمان بوو بوایە ناومان نایە دلاوەر بەڵام هەرو هەجبایە و بچوو بایە سەر تاوەر شەڕ و شۆڕی کردایە بووایە بە جەنگاوەر منیش گوێیم بە ئایا هەروەکو سوکان پاوەر هەروەکو سوکان پاوەر یەکێک لە جوانەکانی شاری سلێمانی ئەمڕۆ گوڵی اللقمة في عينها